پەرلەمانێکی ژلامانە کاکەماڵ داستان وەکو ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ئەگەر بفەرمێت فەرموو کاک کەمال. بەخێر بێت بەخێر بێ کاک کەمال. بەیانی باشتر بۆ بەڕێزت خۆشحاڵ بوون بە ئامادەبوونت فەرموو. بەخێر بێ کاک کەمال. زۆر سپاس. من زۆر کات ئەگەر تۆزێکیش لێمان دووربی لە کورساتە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بینم هەندێک جار کۆمەڵێک ڕستەی جوان ئەبەخشیت بەلایانی مرۆڤایەتی و بەلایانیەوەی کە چۆن ئێمە بتوانین لە کۆمەڵگایە کەسێکی تەندروست بین. گاڵی کەسێکی تەندروست هەموو بابەتەکان ئەگرێتەوە. ئەمڕۆ باسی لێبوردەی یەکەین ڕۆژێکی جیهانیان بۆ دانراوە. چەمکی لێبوردەی ئەمەنە چەمکێکی گرنگە کە ڕۆژێکی بۆ دیاری بکرێ؟ بەڵێ بەدڵنیاییەوە من خۆشحاڵم کە ئەمڕۆ هاتمەوە خزمەتی بەڕێزان. بابەتە بابەتێکی گرنگە، تەوەرێکی زۆر گرنگە. من وا دەست پێکەم مەڵم بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. زۆرترین جوانترین باشترین سیفاتەکان سیفاتی خۆی گەورەیە. یەکێ لە سیفاتە جوانەکانی خودای گەورە بریتێ لە بەخشندەی، میهرەبانی، لێبوردەیی. لەسەر زەوی بۆ گۆی زەوی بۆ ئێمە باشە بۆ کۆمەڵگای مرۆڤایەتی ئەم زانست و فەلسەفەیە بێت سوودێکی زۆر گەورەی لێوەربگرین. بۆچی بەخشندەی و میهرەبانی گرنگە پێویستە لەم فەلسەفەیە لە ناوەڕۆکی ما بەباشی تێبگەین. کاتێ ئێمە لە کەسێکە بورین بەڕاستی ناخ و دڵ و دەروری خۆمان ئاسووداکەین، واتە ئاسایش دابینەکەین بۆ دەرونی خۆمان، بۆ ئەحساسی خۆمان، بۆ ڕۆحی خۆمان و ژیانێکی نوێ بە کەسی بەرامبەر بەخشین. کاتی ئێمە لێبوردا بین دەستپێکی ژیانی نوێ دەست پێکا بۆ ژیانی کەسی بەرامبەر، واتە ئەپدەیتە، تازەبوونەوەیە، نوێبوونەوەی بۆ دەستپێکی ژیانی تازە. ئەگەر ئێمە لێبوردە بین بە شێوازێکی بەردەوام بەڕاستی خۆمان ئاسوودە بین و بەختەوەرە بین و هەست بە سەربەستی و ئازادیەکی ڕەهاکەین و ئاسایش بۆ دەرونی خۆمان دەستەبەر و دابینەکەین. کارێکی گرنگە بەڵێ پێویستە. زۆر باشە. جا ئێستا ئەم بابەتە کە ئێمە باسی ئەەکەین ئێمە هەندێک جار گوێمان لێ ئەبێت کە بۆ نمونە کەسێک ناچارە لە بارودۆخێکایە غەدریشی لەیەکەندان بەخۆیە ئەگرێ، واتە بەرگەگرتن تەحملکردنە لەگەڵ بارودۆخەکە. بەڵام تا چەند گرنگە ئەگەر من دەسەڵاتم هەبوو لە نێوان ئەوەی کە لێ ببورم خۆش بم لەو کەسە یاننا، ئەمە ئەوەی کە لە کاتی دەسەڵاتە، لە کاتێکا کە من ئەتوانم بڕیار بم بەڵام هێشتا ئەو ڕۆحی لێبردنم تیابێ، ئەمە تا چەند گرنگەوە چۆن من بتوانم ئەو لایەنە جوانە لە خۆمان دروستکەم. ئەم بابەتە غاندی قسێکی زۆر جوانی بەهێزی هەیە، ئەڵێ لێبوردن و بەخشندەی کارێکی زۆر سەخت و گرانە، بەڵام بیرت نەچێت پیشەی مرۆڤە گەورەکانە. واتە مرۆڤە گەورەکان دەتوانن بەخشندە و میهرەبان بن و لێبوردە بن. یعنی کاری هەموو کەسێک نییە. من حەزەکەم بە کورتی باسیەوە بکەم مەرج نییە ئەوەی کە لە پۆست و پلێکی بەرزدا بوو مرۆڤێکی گەورە بێ. مەرج نییە ئەوەی کە بڕوانامەشی بەرزی هەبوو، ماستەری هەبوو، دکتۆرای هەبوو، یا سەرۆکی زانکۆ بوو، یان پرۆفیسۆر بوو ئیترەمان کەسێکی گەورە بوو. مەرج نییە ئەوەی کە ژمارەی پارەکانی زۆر بوو، سەرمایەدارێکی گەورە بوو، بزنسمانێکی گەورە بوو، ئیترەمان کەسێکی گەورە بێ. زۆر جار مرۆڤە گەورەکان مثلا کەسێک تەمەنی 18 ساڵە 20 ساڵە بەڵام مرۆڤێکی زۆر گەورەیە. مرۆڤی گەورە بریتێ لەو کەسێک کە عەقڵی گەورەیە، عەقڵی فراوانە، ئایدیایەکی بەرفراوانی گەورەی دوورمەودای هەیە و ڕۆحێکی گەورەی هەیە و هەست و احساسێکی زۆر جوانی ناوازەی تایبەت بەخۆی هەیە. مرۆڤە گەورەکان ئەوانن کە کاری گەوراکەن، معجزە دروستەکەن، شاکاری گەوراکەن. یەکێک لە کارە سەختەکان کەم قورسە، بەڕاستی سەختە. کەسێک زوڵم لە کاک سەرکۆکە لە جەنابەت دەکات، ناحەقی دەکات، دژایەتی دەکات، ئاکێشت بۆ دروستەکات، ئازار بە ڕۆح و دڵی تۆ ئەبەخشێ، دژایەتی دەکات، کێشت بۆ دروستەکات، بەڵام تۆ ئەی بەخشی، ئەی بوری. کاتێک کە تۆ کەسی بەرامبەر ئەبەخشی ئەزانی یعنی چی کاک سەرکۆ، یعنی چی خاتۆن، ئەی تۆ لە لیڤڵێکی زۆر بەرزی، بەرزتری، گەورەتری، بەهێزتری بۆیە کەسی بەرامبەر ئەبەخشی. جاری وایە و کەسە کارمەندی خۆتە، جاری وایە و کەسە مناڵی خۆتە، جاری وایە و کەسە پەروەردەی دەستی خۆتە. بۆیە من پێم باشە شتێکی باش باس کە داری لە دێڕە شعرێکی مامۆستا پیرەمێردی نەمر کە ئەفەرمێت ئەبێ بەخشندە ملکەچکا لە ئاستی موچەخۆری خۆی، سوراحی سەر فەرۆ دێنێ لە بۆ پیاڵەکە تێیکا بۆی کە ئاو داری لەسەر سەر ڕاگرتووە ئەزانێت چی تایە، مەبەسی لە دەریایە. لە لای نەنگە پەروەردەی خۆی نقم کە گەورەی وایە، واتە مرۆڤ ئەبێت وەکو دەریاوا بێ،
ئەو دارەی کە بەخێوی کردووە پەروەردەی کردووە گەورەی کردووە ئەخاتە سەری خۆی نقبی ناکا بۆ خوارەوە مرۆڤ بێ گەورە بێ و بەهێز بێ بۆی کە بەرگە بگرێ خاتۆن گەورە بی زۆر جوانەوە باشە زۆر جار ئێمە پرسین ئەو کەسانی کە هەستی پێکەین کەسێکی لێبوردەیە هەستی پێکەین کە ئەو کەسە لێبوردانە کەسی لەسەر خۆن کەسانێکن بڕوا بکە ئەسمۆنیشان هەیە لە ژیانە یعنی ئەمەنە بەرکەوتنیان هەبوو کەسانێک کە بووە لەوانەیە تۆ لەسەر ئەو شەقامە ڕێ بکەی دوو کەس بارودۆخی دەرونیان تاوا نەبێت لەوانەیە لەسەر کێشەیەک بێت سێرەکەی ئەم کەسە بە ئەرکی خۆی زانێ چێتە نێوانیانەوە تو پۆستە براکەم بزانە ئەمە چیان پێکدادانی وتونبێلەکەت سێرەکەر بۆ خۆینی ئەم کەسەم لێبوردەیە ئەوێ بیبەخشێتەوە کەواتە ئەم کەسان لە ناو کۆمەڵگەیە تا چەند گرنگە ئێمە لیان نزیک بینەوە تا چەند گرنگ ئەم کەسانە سوود لە ئەزممویان وەربگرین سێری نەکەین بڵێن وڵا ئەم کەسە شتێکەکرێ بەرامبەری تر کە جوابی نایە بە کەسێک بەداخەوم قسەیەکەم بڵێن کەسێکی لاوازە لاواز نییە ئەو لە گەورەی خۆیان ئاواکات لاواز نییە کە تۆ قسێکی ناخۆشەکەی ئەو قسێکی جوانت بەرامبەرەکات چکە لێبوردێ ئەو بارەیە خوا بە کەسی نایە چۆن بتوانین ئەم کەسانە لە ژیانی خۆمان نزیکەینەوە چونکە دڵنیام لەوەی کازانی سوود بە ژیانمانەکەێنێت ئەو کەسانە کەسێکی ئەرێنین کاک سەرکۆ کەسێکی پۆزەتیڤ بن لەناو کۆمەڵگای مرۆڤایەتی هەر کەسێک بەخشندە بوو لێبوردە بوو یەکێ لە سیفاتەکانی ئەوەیە ینی با بڵین ئەو کارکتەرێکی بەهێزە کارکتەرێکی گەورەیە و بەرجەستەیە و بە ئەزمونە ڕاستگۆشە لەگەڵ ڕاستگۆیە ماسک نابەستێ ڕاستگۆیە بەڵێ لەگەڵ ئەوە ئەم جیاوازە لەگەڵ کەسانی چواردەوری یعنی جیاوازیشی زۆر دروستەکە بە کردار و بە ڕەفتار و بە ئاکارەکانی ئەی سەلمێنێک ئەم کەسێکی جیاوازە و کەسێکی گرنگە و لە لیڤڵێکی بەرزتردایە باشە وەکو باسم کرد کارێکی سەخت و گرانە بەڵام پیشەی مرۆڤە گەورەکانە بۆیە ئینسان کاتێککە عقلی گەورە بوو کێشەی گەورە لای مرۆڤی گەورە بچووکە بەس کێشەی بچووک لای مرۆڤی بچووک گەورەیە ئەمە ڕاستیە ئەو کێشانی کە ڕۆکاتە مرۆڤ ئەگەر کە خۆت گەورە و بەهێز بووی چەند کێشەکەش گەورە بێت لای تۆ زۆر گەورە نییە چونکە دەتوانین بەسەری ئازاڵبی کۆنتترۆلی بکەی و چارەسەری بکەی ئەو مەرحەلێت تێپەڕێنی ناسینی ئەو کەسە پۆزەتیڤانە لە ژیانان کەساتێکی گرنگن ئەوانە دانسقن ئەوانە تۆحفەن ئەوانە خۆشەویستن ئەوانە بەڕێزن هەر کەسێ بناسی لە نزیکەوە تێقەڵ بە هەست و احساس و ڕۆحی ببی ئەو کەسانی کە گرنگن و شاکاری جوانیان هەیە و کار و کردەوە ڕەفتاری جوانیان هەیە لە ئەزمموی ئەوانەوە فێر دەبی سوودیان لێ وەرەگری و چێژیان لێ وەرەگری و لە ئەزمموی ئەوان فێر دەبی و بەڕاستی گەورە ئابی ئەوان وانەیەکن مەدرسەیەکن بۆ ژیانی ئێمە بۆی تاکو ئەو کەسە باشانە بناسی کە کاریگەری ئەرێنی پۆزەتیڤیان هەیە بۆ سەر چواردۆڕەکەیان ئێمە زۆر سوود لە توانەکانی ئەوان وەردەگرین بەڵێ بەو شێوەیە کاکەمال هەندێک جارێ بۆ نمونە یاریەکی تۆپی پێەیە یەک دنیا جمهور هاتوون کۆبوونەتەوە لە پڕادانێک ئەکێشە بەدانەکەیترا یان بەردانێکی تر یان قسێکی ناشرین ئاڵێ ئەبینیت بۆ نمونە کەسی بەرامبەر جواباتەوە یەک دنیا خەڵکی تر تێکەڵە بێ بەمە لە کاتێکاگەر بۆ نمونە ئەگەر ئەو قسەش بوترا ئەوەی تر گوێی لێدا خستایە ئەو لانێ شەڕە گەورە دروستنەوە یان هەندێک جار لەسەر جادەیە هەیە کەسێکەیە فولای تێک لەیە بۆ کەسێکی تر هەندێک جار کەسەکە گوێی خۆی لێ خەوێنە چای خۆی لێداخە گوێی ناتە ئەڕوا هەندێک جاری ژنا ئەم کەسە ئەوەستێ ئەیکەن بە شەڕێکی گەورە بەداخۆ گوێمان لێ بۆ هەندێک جار خوێن ڕشتنی تێکەوتووە ئەبینیت بۆ منە هەرو دوو کەسەشنی زۆر جار تۆ لەسەر جادەیان دیمەنا نبینی کارە کاتە سەر تۆ بوون من دەستپێکی ڕۆژەکە لە تۆ شتێکە بە ڕۆژداوێکی ناخۆش بە قسەی ناشرین بیستن و لێکدان و ئەمانەوە دەست پێکردۆ ڕۆژەکە بۆ منە جەنابیشت کە بینەربووی لەویایە هەر ناخۆشە بۆت هەر کارە تێکە تا چەند گرنگە ئێستا منەگە لێبوردە بم ژیانی خۆمە گۆڕێ بەڵام ئەگەر لە ئاستی کۆمەڵگایە لێبوردەبین ناڕاستەوە خۆش بوو بێت تاکەکانیش لەمە سوودمەندە بن ئێمە هەوڵبین کاتێک بابەتوە چەمکی لێبوردەیە هەوڵبین لە ئاستی کۆمەڵگایە کاری لەسەرکەین زانی خاتون ئەوی کە جەنامەت باسیەکەی مرۆڤە گەورەکان ئەوانەی کە کواڵیتیان بەرزە لۆکیشتی خۆیان دەزانن ئەزان لە چۆ دەیانیشن وازان لەگەڵ چیە مامەڵاکەن و تێکەڵ بە ژیانی چیە بن ئەوان ژیانێکی تایبەت بە خۆیانیان هەیە ناچنە ژینگەیەکەوە کە پڕ بێ لە کێشە و گرفت و مابڕین ئازار کە کواڵیتیان دابەزێت باشە ئەوانی کە کواڵیتیان بەرزەچنە شوێنێکی کواڵیتی بەرزهای کواڵیتی بەڕاستی بۆیە ئینسان لە شوێنە VVIPەکانە تووشی کێشە نابێت زۆر بەردەگمەن تووشە بێ چونکە هاوشێوەی خۆی
هاوشێوەی خۆی لەو ژینگەیە وجودی هەیە هاو ئەفکاری خۆی بیر و ڕای خۆی یعنی کۆمەڵە کەسێک پێکەون لە جێگایەکە یەک ئایدۆلۆژیا کۆیان دەکاتەوە ئەفکاری هاوبەشیان هەیە بە ئاستەم کێشە و گرفت لە نێوان ئەم کەسایەتیانە دروستە بێ بە ئاستەم چونکە تەفاهمیان هەیە لێک تێگەیشتنیان هەیە باشە ناکرێ من لە ژینگەیەکی خراپە بەم کە خۆم بە کەسایەتیشی باش بزانم کەسایەتیشی بەرجەستەی پۆزتیڤ بشمە هەموو لۆکیشنێک هەموو جێگایەک هەموو ژینگەیەک ئەچی تووشی کێشە و گرفتە بم وانە گاڵتە بە شعور و احساسی منەکەن هەر من ڕەنگە فەیسێکی زۆر جیاوازم لەگەڵ ئەوانە ناسازەی ناگونجی بۆیە ئینسانە زیرەکە عاقڵەکان ئەزانن ئەو پۆینتانە دیاری بکەن کە بۆی ئەچن بۆ چه جێگایەک و چ شوێنێ بە جێگەی شیاوی خۆیان دەزانن ئەمە یەکەم حەزم کرد شتێکی گرنگ باسکەم ئەگەر ڕۆسەت هەبێت وسەرێکی گەورە هەیە بە ناوی پۆڵ مەگنا ئەمە شتێکی زۆر گرنگە حەزم کرد لەسەر ئەم بابەتە ڕۆژی جیهانی لێبوردەی باسی بکەین باسی ئەوە دەکات هەموو شتانەی کاک سەرکەوە خاتۆنی بەڕێز ئەوانەی کە ستۆکە ئەکسپایرە پیسە بۆگەنە بەسەرچووە دەخرێتە ناو سەلەی خۆڵەوە وانە باشە کاتێ مرۆڤیش هەموو شتێکی پیس و خراپ و ڕق و چینە دەخاتە دڵی خۆی بە شێوازشی بەردەوام ئەوانەی کە ستۆکە پیسە خراپە بۆگەنە وانە دڵ و ئحساسی پڕەبێ لەم شتە خراپانە جا و ئامۆژگاریمان دەکات بە دێڕێک ئەڵێ هەوڵ بە تۆ مرۆڤ بی نەک سەلەی خۆڵ یعنی کاتێ ئەو شتە خراپانە لەناو دڵ و ڕۆحی خۆتا کۆ دەکەیتەوە مرۆڤ لە مرۆڤایەتی ئەچێتە دەرەوە بێ بە سەلەی خۆڵ بۆ ئینسان بێ مرۆڤ بێ ناخ و دڵ و دەرونی پاک بێت ئێستا وتەکە بە قسە بە وشەکە ئەیڵەن زۆر ئاسانە مرۆڤ بە لێبوردە بە دڵت گەورە بێ هەرچێکیان وت ئەگەر توانێت ئەوبەت نەگەوەی لە ناچاریە گوێی خۆتی لێدا بخەمە نیشانەی گەورەیتەوە بەڵام لە کردەر لە گۆڕەپانی ژانەمانە هەموو جێبەجێکردنی زۆر زۆر زەحمەتە وەکو تەکنیک هەیە بۆ نمونە ئەم مرۆڤ بوونە چۆن نەتوانێت طبعا لغيابي عقل كيسان واعي نبوو کێشە و گرفتەکان سەر لەدات و دروستە بێ سەر هەڵدانی کێشەکان لەوەی کە کەسێک ناڕۆشن میرە ئاسی هۆشیاری ئاسێکی زۆر نزمایە یعنی ئەچی دە کەسانە بە شێوازێکی بەردەوام تووشی کێشە و گرفتە بن ینی هەیە ڕۆژانە تووشە بێ هەموو ڕۆژە تووشێ و گرفتانە بێ بەس ئەوانەی کە بیرمەندی گەورەن یا ئەفکاری باشیان هەیە ئاسی هۆشیاریان توانەسازیان لە لیڤڵێکی بەرزدایە تەکنیکی تایبەت بەخۆیانیان هەیە بۆ ئەو تەکنیکە چییە؟ یەکێ لەوانە فێربوون ئارام بگرن و فێربوون کە سەبریان هەبێ و فێربوون کە هێمن و لەسەر خۆبن و دان بە خۆیانە بگرن چونکە لە ئەزمموی ڕابردووی خۆیان وانیان دەرسیان وەرگرتووە بەو شێوازەی کاتێکە کەسێک سوکایەتی بە شخصێک دەکات و دژایەتیەک کات و قسەی سارد و سوک و خراپی پێدەڵێت یا تاوانێک ئەنجامەیە یا هەڵەیەک ئەم سامتە بێت بێدەنگە بێت تەماشاکە بە تەرکیزەوە تەماشای کەسی بەرامبەرەکات ئەمە تەمان هێزی ئەوێ ئیرادەی ئەوێ پێشتر ئەم کەسەت ئەمانی تێز کردەوە پیا تێپەڕیوە پرۆڤی کردووە ڕاهێنانی کردووە لای ئەم قورس نییە چونکە ئەم مەرحەلانی هەمووی بڕیوە ئارامگری خۆڕاگری کاری هەموو کەسێنێ کە تۆ خۆڕاگر بوویت ئارامگر بیت زۆر باشە و دواتر وەڵام نەدەیتەوە باشترین وەڵام ئەوەیە کە تۆ وەڵامی کەسی بەرامبەر نەدەیتەوە تۆڵێکی زۆر باشی لەکەیتەوە توانی هەموو وەڵامەکەی تۆ بۆ کەسی بەرامبەر بریتی بێ لەوەی کە بڵێ ببوورە من ناتوانم وەڵامی بەڕێزی بدەمەوە چونکە من خۆم لە مستەوای تۆیان نابینم من لەو لیڤڵیانیم لەو ئاستەیانیم کە من بتوانم وەڵامی تۆ بەمەوە ئەمە کەسی بەرامبەر وێرانەکەی ئەیکوژی بەڕاستی یعنی من ناتوان وەڵامی تۆ بەمەوە چونکە هەست دەکەم ئەمە واقعە من لە ئاستی تۆیانی من لە لیڤڵێکی زۆر بەرزترام ئەوان کە تۆ توتە ینی ناگاتە من بەو شێوازەیە ناگاتە من یا بەڵام ئەگەر یەکسان بین من و تۆ هاوسەنجی هەبێ لە نێوان من تۆیە ئەگاتە من کەواتە هەموو مرۆڤە گەورەکان قسەی کەسێکیان پێ ناخۆشە تەسیریان لێکا بەمانای کەلیمە کە هەست دەکەن ئەم کەسە کەسێکی گرنگە وەزیرەکە و بەتوانایە بە ئەزمونە و لە لیڤڵی خۆیەتی کاتێک کە ئەم کەسە دژایەتی بکایە قسێکی پێ بڵێ ئەم هەڵوێ سوەرەگرێ زۆر بیرەکاتەوە چۆن ئەم کەسایەتیە گرنگە ئاوا بە من ئەڵێ کە خۆشی مەسەلەن ئاسێکی باشا بن یعنی تقریبەن هاوسەنجی هەبێ لە نێوان هەردوو لایەنە ئەمە لای ئەم کەسە ئازار بەخشە بەڵام ئەوانەی کە لە لیڤڵێکی زۆر نزمتران هەزاران قسەی ئەوان هەر ئەسڵەن حسابی بۆ ناکرێ گوێی پێ نادەن یعنی من بۆن بۆنە لە سۆشیال میدیا پۆستێک دەکەم ڤیدیۆیەک بڵاوەکەمەوە باشە لە تیکتۆک یا لە ئینستاگرام 4000 کۆمنتم بۆ دێ
ڕەنگە لەو 4,000 کۆمنتە 300 کۆمنت 500 کۆمنتی زۆر خراپ بێ باوەڕت هەبێ من هەر ینی هیچ کاریگەریەک دروست ناکات لەسەر خودی بن هەرگیز وەڵامی کەس نادەمەوە و کۆمنت لە کۆمنتە بەشدار نابم وەڵامی کەس نادەمەوە وە دیلێتیشی ناکەم هەر بەلامۆ گرنگیە بەلامۆ ئاساییە چونکە ئەوەی کە دژی من زۆر بە خراپی قسە ئەکات زۆر ڕاستگۆیە چونکە من لە ڕوانگەی ئەو لە تێڕوانینی ئەو لە ئەفکاری ئەو لە عەقلی ئەو منم کەسایەتیم ئەو ڕاستەکە من باش ناناسێ وانە کاک سەرکۆ زۆر بە شێوازێکی پۆزتیڤ و ئەرێنی باسی کەمال داسان ئەکات کاک سەرکۆ زۆر ڕاست دەکات کەمال داسان کەسێکی زۆر باشە گرنگە بەرجەستەیە ئاستی بەرز ڕۆشن بیرە کەساتێکی زۆر جوانی هەیە کەسێکیش دژایەتی منەکات ئەوەی کە خواپی ناخۆش بێ و زۆر خراپ بێت دژی من ئەیڵێت ئەوی زۆر ڕاستگۆیە ئەبێ ڕێزی لێ بگری ئەمە قەناعەتی منە چونکە ئەمە ئاستی بیکردەوەی ئەوە لای ئەو پێناسەی کەمال داسان ئەوەیە لای کاک سەرکۆ جۆرەی ترە لای خاتونە بەڕێزە جۆرەی ترە لای کاپڵان کەس جۆرەی ترە هەمویان ڕاست بوون هەمویان بەپی مستەوای عەقلی خۆیان تەفسیریان هەیە خوێندنەوەیان هەیە بۆ کەسی بەرامبەر بۆیە ئەوە شانە لات ئاسایی بێ گەورە بە گەورەی بیر بکەرەوە ئیتر کاتێک و دەریابی ئەو شتانە هەمووی تێپەڕێنیا دەریا چەند گەورەیە هەموو شتێکی لەناو خۆیان هەڵگرتووە شەپۆلەدا بەردەوامە ئاساییە بەلایەوە دایما شەپۆلەکانی بەرسەوە ئیتر ڕۆژگارە بەرزونیزمیەکان هەمووی ڕوبەڕوو بێتەوە بەڵام گرنگیەکە لە بەرزونیزمیەکانە تۆیت زۆر جار بێدەنگیەکەش وە دیوارێک بۆ تۆ دروستەکە کە و قسەی بەرتەکە بیاتەوە بەخۆیە زۆر جار بێدەنگیش بەهرەیەکە کە خوا بدات ئەم دەستەواژەیە یاخود لێبوردەیی تا چەند گرنگە لە پەروەردەی مناڵەوە لەگەڵمانە دروستکرێ بۆ نمونە ئەم جیاوازیەژە بینم ئێستا ئەگەر هەر سێکمان بڕۆین نەچینە سەر ئەو جادەی بۆ نمونە مەولەوی ئێسا قەرەباڵغە مایکێگرین بە دەستمانەوە کاکەما تۆ بە جۆمان لێکرێ هێمە خەڵکە دوێنین بڕوا بکە ئەوەنە بارودۆخی خەڵک یعنی ژاوەژاوی هەیە ئەو نەسترێسی دەرونی هەیە لەوانێ ئەمەنە بێتاقەتی هەبێ زۆر جار ئەم کەسە خۆی کەسێکی ڕقاوی نەبێ لەوانێ زۆر لێبوو دەشبێ بەڵام گەشتوتە و هەناسەیەکەی تراوەتەری بپڕێ زۆر جار بینیومان دوو کەس دەنگە دەنگیان بۆ کەچنی ئەوڕۆکە بەیەکۆنانیان خواردووە بەیەکۆ چایە خواردوەوە بۆ ئەو دەقەیە و دەریە بڕێت و وازی لێنێ بەڵام لە کۆمەڵگایەکی کە بوون منە ئەوانەی کە هەل لە مناڵی و فێرکراون هەل لە مناڵی و فێری ئەو بوون کە بێدەنگیەکی ئارامی لە نێوانیانە هەبێت زۆر جار هەر ئەچیتە ناو دوکانێکەوە دوو جار شتەکە هەڵگرە سەری سێم جار پیاوەکە مۆڕەت لەیەکە بەداخەوە ینی تەحمل نەماوە چۆن بتوانین ئێمە لەگەڵ پەروەردەمانە فێری ئەم چەمکە بکرێن چۆن بتوانین لەگەڵ پەروەردەمانە کە لە ناو مەکتەبەکە دوو مناڵەکەش ڕقیان هەبوو بەرامبەر یەکتر ئەم ڕقە نێڵین پەرە بسەنێ ئاشتیانەکەینەوە شتێکی خۆشترەخینە بینیانەوە ئێمە ئەتوانین لە پەروەردە مناڵ فێری لێبوردەیکەین لە ناو خێزانە بۆ مناڵ باوکو دایک دوو کەساتی کاریزمی بەهێزن واتە سەرکردن باوکو دایک چۆن بن ڕەندانەوەیشی باشیان بۆ سەر مناڵەکانیان ئەبێ لە خوێندنگاش لە قوتابخانە مامۆستاکان کەسایەتێکی گرنگن سەبارەت بە خوێندکارەکان بۆیە مناڵەکان لە باوکو دایشیانەوە و لە مامۆستاکانیانەوە ڕفتار و کردداری ڕاستەقینە فێرە بن کاکسەرکۆ کەواتە من کاتێ لێبوردە و بەخشندە بم ئەم خەسڵەتە ئەم مواسەفاتە لە منە وجودی هەبێ بەڕاستی ئەمەش بۆ مناڵەکەن من تاسیرێکی باشیە بێوەتە کاریگەری دروستەکات یعنی ئەگەر تۆ بتێ مناڵەکەت زۆر باش بێت هیچ کار لەسەر مناڵەکەت مەکە یعنی هیچ کاری لەسەر مەکە هیچی پێمەڵێ بەس خۆت باش بکە ڕفتارەکانی تۆ کردارەکانی تۆ ئاکارەکانی تۆ قسەکانی تۆ ڕۆژانە پەیامی گرنگە بۆ مناڵەکەت یعنی ئیتر کە تۆ خۆت باش کرد خێزانەکەت زۆر باش بوو کەشوهەوایەکی ئارامت دروست کرد مناڵەکە واتە لە کەشوهەواکی تەندروست پەروەردە ئەبێ و گەورە ئەبێ و پێی خۆشە لاسایی باوکو داشی بکاتەوە ئەمە کاریگەریەکی ئەرێنی زۆر لەسەر هەست و ئەحساس و ناخۆ دڵ و دەرونی مناڵەکەت دروستەکات و لەگەڵ یاک گەورە ئەبێ ئەگەر ئەم کەشوهەوایان لە خوێندنگاش و وجودی هەبێ مامۆستاکانیش هەر ئاوا بن مناڵەکان واتە خوێندکارەکان بەم شێوازە جوانە پەروەردە بن یەک بابەت هەیە تەکنیکێکی ئاسانە بەڕای من ئەگەر ئینسان بتوانێت بەکاری بێنێ هەمیشە ئاسایش بۆ دەرونی خۆی دەستەبەر و دابینەکە و ئاسایش بۆ ژیانی خۆی دەستەبەر و دابینەکە چونکە کاتێک
ئازادی ڕەهات دەست پێ دەکات بۆ ژیانی مرۆڤ کە تۆ بەڕاستی لێبوردە و بەخشندەبی کە خۆت ئازادەکەی و ژیانێکی تازە بە کەسی بەرامبەر دەبەخشی. چۆن بۆ نمونە کەسێک ئەگەر کێشێکی لەگەڵ مندا هەبێ دژایەتێکی زۆری منی کردبێت باشە کسێکی کوردی هەیە کە بە باسیەکەیانی نقطە سەری دێر لاپەڕێکی تازە هەڵەیەوە دەستپێکی ژیانی تازە لاپەڕێکی تازە هەڵەینەوە بەس من چیەکەم ئەگە ئەزانم ئەگەر لاپەڕەکان هەڵ بدەمەوە واتە کۆمەڵێک لاپەڕا هەڵ ئەدەمەوە ئەمە دەبێت بە ئەرشیفی ژیانی من دەچێتە ناو مێژووی ژیانی من واتە مێژووی ژیانی من پڕە لە مەئسات و کێشە و گرفت و ئازار و ناخۆشی هەموو کاتێک ڕابردوو ئازار بەخشە بۆ مرۆڤ بۆی کە من لە ئازارەکان خۆم دەرباسکەم لە کێشەکانی ڕابردوو خۆم دەرباسکەم لە مشکیلەکان دوورکەومەوە من لاپەڕەکە هەڵنایەمەوە خودی لاپەڕەکە دڕێنم ئەیسووتێنم ئیتر لە ئەرشیفی من پڕ نابێت لە کێشە و گرفت و ئازار کەسی بەرامبەر ئازاد بکە ئازادی بکە سربەست و ئازادی بکە چۆن بیرەکاتەوە ئەوە پەیوەندی بە خۆیەتی تۆ ڕۆحی خۆت ئازادکە یعنی ئەوە زۆر خۆشە زۆر خۆشە ئیسان لێبوردە بێ یەکەم جار خۆت کێش وەرەگری و خۆت ئاسوودەبی و خۆت دەچیتە ناو ژیانێکی تازەتر و باشترەوە بەڕاستی و ژیانێکی نوێش بۆ کەسی بەرامبەر دروستەکە بەس ئەمە بۆ هەموو کەسێکە بێم ئازادکردنانی تۆ بۆ منە لەوانێ هاوڕێکت بێ ئازادێکی چکە ئەگەر زانی و هەر بەردەوام خراپە لەگەڵ تا لی دوورەکەیتەوە بەس لەوانەیە کەسێک لە خێزانەکەت لەگەڵ تابێ نەمەجای ئەوەی لی دوورکەیتەوە بۆ مرتەواوی ژیانیشە لەگەڵ یاتی وەرزانی کەسێکە بەم شێوازە مامەڵاکە لەگەڵ ئەمە چۆن توانم ئەوە زۆر ئاسانە من خودی خۆم دەیان و سەڵان جار ئەو کارم کردووە بە پراکتیشی ئەنجام داوە کات سەرکۆ من یەکشتی پێ بڵم ینی من بەبێ ویست و ئارەزوی خۆم بەبێ کە من بمەیە کۆمەڵێک ئامۆزام هەیە خاڵۆزام هەیە پۆرزام هەیە خوشکەزام هەیە برازام هەیە دراوسێم هەیە نازانم یعنی من چی بکەم ئەوانە کەسی منە وانە یا کۆمەڵی خوشک و براشم هەیە بۆ نمونە ئەمە ئاساییە من باسی یاساکانی ژیانی خۆمەکەم میسانم پرانسیپی هەیە یاسای تایبەت بە خۆی هەیە یاساکانی کە مالداسان بریتێ لە چی باشترینەکان دەخەمە نێو بازنەی ژیانی خۆمەوە باشترینەکان پێشوازی گەرنالیەکەم استیقبالیانەکەم فەرشی سووریان وەڕاخم باشترینەکان کە سوود بەخشن گرنگن گران بەهان لەناو بازنەی خۆمان دەیانەنێن باشە یعنی بێ چەند بازنێ دروستکی بە ینی بازدەی یەکەم دووەم سێهەم و ئەوەی کە وەسەتە نۆرمەڵە ینی باش نییە و خراپیش نییە ئەچێتە دەرەوەی بازدەن لە بازدەی دووهەمی ژیانی تۆیە بەس ئەوانەی کە ئازار بەخشن کێشە دروستەکەن مەشاکل دروستەکەن بۆ تۆ بن بە سەر ئێشە ئەمە پێی دەوترێت پەیوەندیشی ژەهراوی ڕەنگە و کەسە کەسێکی لەنزیشی خۆت بێ باشترین چارەسەر ینی خۆم دوورەگرم هەموو دەرگا و پەنجەرەکانی ژیانی خۆمی لەسەر قفڵەکەم بە یەک وشە باسی ناکەم بە خراپ هەرگیز ئەگەر بتوانم لایەنە پۆزەتیڤەکانی باسەکەم بۆ ئەوەی کە تەسیری باش لەسەر ئەوە دروستکەم بەو شێوازەی کە بەخۆیان بچێتەوە بیاعادە نەزەر کاتەوە بەخۆیە کەواتە خۆپاراستن زۆ گرنگە مەرج نییە تۆ لە هەموو کەسێ ببووری مەرج نییە بەڵام مەرجە بازنەی پەیوەندەکانی خۆت سنووردار بکەی و هەموو کەسێک داخڵ بە ژیانی خۆت نەکەی بۆ کەسانی کە بۆ تۆ زیان بەخش و کارەسات بارن ئەتوانین دەرگا و پەنجەرەکانیان لێدا بخەی پەیوەندەکان کۆتایی پێبێن باش بۆ نمونە خوشکە ئەڵی لەگەڵی نزیکە بم بەڵام نەک زۆر بە قەولیەوەی کە جەنا بەدوێتت پەیوەندە ژەهراویەکە کار کاتە سەر من هەندێک لە کەسە نزیکەکانش هەندێک جار بەداخەوە ئابم شوێ بەڵام بۆ نمونە هاوسەرە لەژێر سەقفێکە لەگەڵی ئەژی ساردبی پەیوەندیەکە ئەمە نەیتر کارە کاتە سەری ئەم کاتە چی بکرێت؟ گەورەترین کێشە زین چۆن دروستەرێ خاتون مەسەلەن بۆ نمونە ئێمە نەکو بوونەوەرێکی کۆمەڵایەتی وەکو کاینێکی کۆمەڵایەتی مرۆڤ ناتوانێت بە تەنها بژی لای مە حەزەکات پەیوەندی کۆمەڵاتی دروستکە و تێکەڵ بێ قسەکە پرسیارەکە باشترین چارەسەر بۆی کە ئینسان مرۆڤ هەمیشە لە ئەمانە بێوەتە لە سەیفتیا بێ چی بکە باشە هەندێک تەکلیفی سادە و ساکار بۆ ئەبەدی بیرمان نەچێت هەرگیز بە ئاسانی متمانە بە هیچ کەسێک مەکە بە هیچ کەسێک یعنی متمانە بەخشین بە کەسێک ئەوە دنیا مەرجی خۆی هەیە ئەویش ڕێژەیە ناتوانانی متمانی ڕەها بە هیچ کەسێکی لە هەموو ژیانتە
ئەگەر هەر کەسێک بێ نزیکترین کەسی خۆت شەیە ناتوانانی متمانی ڕاهایی پێ بکەیت تاکۆ ڕادێک دەتوانانی متمانی پێ بکەیت کەواتە هەوڵ بدە خاڵی لاوازی خۆت هەرگیز کەس نەیزانێ وەنیهێنەکانت هەمیشە پارێزراوە بێ و هەوڵ بە هیچ کەسێک نەتوانێت تۆ بخوێنێتەوە ئەو کاتە تۆ دایمەن لە ئەمانای لە سەیفتیە هیچ کەسێک کاک سەرکۆ ناتوانێت زەفەرت پێبەرێت مەبەستم لە پرسیارەکە ئەوە بوو کاکەمال جاری وایە بوون ژیانی هاوسەرێتیە بەداخەوە بۆ نمونە هەندێک جار ناپاکی ڕوئەیە ئەمە پێویستی بەوە هەیە تۆ بڕیار بی لەو ژیانە بمێنیتەوە لی خۆش بی یان بۆ نمونە بشیتە دەرەوە ئەمە حاڵەتێکی حاڵەتی تر هەیە بۆ نمونە هەندێک جار یەکێ لە لایەنەکان هەستەکە غەدری لێکراوە لەو پەیوەندی مەبەستم لەم ڕوانەوە بوو خاتوم کاتێککە خیانە دروستە بێ ناپاچی دروستە بێ لە بین دوو هاوسرە چاکترین چارەسەر دەکترازان و کۆتایی پەیوەندیە چونکە هەندێک ئازار هەیە زۆر سەختە لایەت ناکرێت ینی هەمیشە ئازارەکان ڕۆژانە ئەبدەیتە بێتەوە تاسا بێتەوە لەبەر چاوتە باشترین چارەسەر بۆی کە لەم ئازارە کوشندەیە بە دوور بیت وە کێشەکان کۆتایی پێبێنی پەیوەندەکە بچڕێنی بۆ ئەبەدی یعنی ئەم دەرگا و پەنجەرانە قفڵەکەی داخی کاتە بەڕێزت لا دوایە هەندێک لە ئیشەکان لە غەدرەکان پێویستی بە هەڵوێست هەیە بەڵێ گرنگە ناکەبێ هەڵوێستە هەبێ ببوو ئەبێ هەڵوێست بەڵێ مەبەستم لە چیە خی گەورە پاداشتی هەیە بۆ مرۆڤەکان و سزای بەهێزیشی هەیە بۆ مرۆڤەکان باشە بۆ ئەوەی کە ئەم هاوسەنجێ دروستکەین و یاساکانی گردردون جێبەجێ بکەین ئێمە زۆر بەباشی ئەبێت لەو فەلسفەیە تێ بگەین هەندێ مرۆڤەکان بەس پێویست ناکات دەستخۆشیان لێ بکەیت و ستایشیان بکەیت و بەخشیشیان پێ بدەیت زۆر جا پێویستەکە سزایان بدەیت و باشترین سزا بەڕای من قورسترین سزا ئەوەیە کە تۆ لە ژیانیان نەبی ئەو لە ژیانی خۆت بکەیتە دەرەوە خۆتی لێ بسەنیتەوە خۆت لەو بسەلیت واتە ئیتر کاتێکە تۆ ئەو پەیوەندێت بە تەواوی بچڕان هەوڵ بەی دەنگ و ڕنگ و ئەوانەشت لەگەڵیا ینی هەرگیز تۆ نەبینێت من بەبەسم لەوەی ئازار بەخشە ئەوەی کە تۆ سامت و بێدەنگ بی بۆ کەسی بەرامبەر تۆڵێکی زۆر باشە پەیوەندەکان بۆ ئەبەدی بنە بڕکە کۆتایی پێ بێنە ستۆپی پێ بکە ئیتر ئەو یا چاکە بێ بە خۆیان چێتەوە ژیانێکی تازە هەڵەبژێرێ گۆڕانکاری بەسەر خۆیان دروستەکە بەڵام سزایکی باشی وەرگتووە تۆ خۆتت لێ زەوت کرد خۆتت لەو سندەوە واتە کۆمەڵێ ماف و ئیمتیازاتی خۆتت لەو سندۆتەوە خۆت دوورخستۆتەوە ژیانێکی تازە بە خۆت هەڵەبژێری لە ناوازنێکی جیاوازە بۆیە پێویستەکات زۆر جار ئەو دەرگا و پەنجەرانەی ژیانی خۆمان قفڵکەین لەسەر ئەو کەسانەی کە پێویست ناکات داخڵی ژیانی ئێمە بن ئینشەڵڵا کەس گرفتی بۆ دروست نابێ ئەو جیابوونەوەی و تووڕەبوونەش لە کەسا دروست نابێ بتوانین ئێمە هەمیشە لێبوردە بین بەرامبەر یەکتر ئەگەر توانیمان و هەمیشە لێبوردەی گەورەیەتی بە تۆ بەخشێت وەکو تۆش زانی بەڕێزت فەرمووت بەرامبەر چێ لێبوردەی ئەوە زۆر گرنگە چکە هەموو لێبوردەی یەک نابەخشێ بە زۆر کەس چکە کەسەکانیش بە پێی کەسایەتی خۆیان و هێزی خۆیان و توانای خۆیان و ڕێزی خۆیان ئەتوانی ئەو لێبوردەیە بە گەورەی خۆت پێی بەخشی ئێمە سوپاسی تۆکەین خێر بیت دووارە دەستخۆشی لێکەین زۆر خۆشحاڵین هیوادارین سوود بەخش بۆ بێ قسەکە هیوادارین سوودمان بە بینەرەکانیشمان گەیانە بێکە بتوانین ئەم چەمکانە کە ڕۆژێکی گیانی بۆ دیاریەکرێ ئەگەر لەناو خۆمانە و لەگە خودی خۆمانە پرسیار لە خۆمان بکەین بزانین ئێمە توانین لێبوردەبی لەناو خێزانەکەمانە لەناو کۆمەڵگا و لە شوێنی کارەکانمانە ئەمە گەورەی بە تۆ بەخشێ هیواداری سوودتان وەرگرت پێ لەم گفتوگویانەوە بەڵێ بەردەوام ببین